ڕێگەیەکی گرنگی استراتژی لەلایەن سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانەوە کرایەوە. من لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی یاریمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز ئاگرین سپاس کە لەگەڵ کوردستان 24. کابینەی نوێی ئەم شۆڕشێکی گەورەی ئاوادانی و بنیادنانی ژێرخانی بەهێزی لە هەرێمی کوردستان دەست پێ کرد. لەم کابینەیەدا چەند پرۆژەی گرنگی ڕێگەوبان جێبەجێکراون و چەند پرۆژەش هەیە کە لە قۆناغی جێبەجێکردندان. بەڵێ زۆر سپاس. ئەمڕۆ خۆشحاڵم لەگەڵتانم کە بەڕاستی ئەمڕۆ بۆنێکی گرنگی شەبکەکردنەوەی ئەو پرۆژە ڕێگا گرنگە بوو کە هەولێر ئەبەستێتەوە بە مەفرەقی گۆمەسپان و لەوێشەوە بۆ ناوچەکانی بڵێن سماقولی و بەرەو ناوچەی ڕانی و قەڵازیە و لەلایەکیشەوە بۆ کۆی بەستێتەوە بەرەو سلێمانی. لە ڕاستیدا وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن لە ضمنی ئەو بەرنامەیە کە کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان داینابوو گرنگێکی زۆری بە سێکتەری ڕێگاوبانیاوە بەپێی دو ئامار کە تا کۆتایی ساڵی 2025 750 پرۆژەی ڕێگاوبانی جۆراوجۆر لە سەرتاسەری هەرێمی کوردستانە تەواو کراوە کە بودجەی گشتیان تریلیۆنێک و 27 ملیار دیناری عراقی بۆ و 2799 کیلۆمەتر ڕێگا کەوتۆتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. بەڵێ پلانی بە دووسایدکردنی سەرجەم ڕێگە سەرەکیەکان لە سەدا چەندی جێبەجێکراوە لەبەرەوە زۆر گرنگە بۆ هاتوچۆکردنی هاوڵاتیان بە تایبەتی بەستنەوەی شارەکان و قەزا و ناحیەکان بە یەکتر چەندی ماوە کە جێبەجێ بکرێت. لە ڕاستیدا بە دووسایدکردنی ڕێگاوبانە سەرەکیەکان یەکێکە لە ینی پلانە یا بابڕین ئامانجە هەرە سەرەکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش وەزارەتی ئاوادانکردنەوە ئەتوانین ئێستا بڵێن بەپێ ئەو ئامار و داتانی کە لە بەردەستی ئێمەیە نزیکی 160 بۆ 65 کراوە و لەژێر ئەنجامدانە نزیکی 135 ماوە کە تەواو بکرێت. بەڵێ بەڕێز ئاگرین ئەمڕۆ پرۆژەی دووسایدی هەولێر گۆمەسپان کرایەوە بۆ دیزاین و بەو ئەندازیاریە جوانی کە بۆی کرابوو ستانداردێکی جیهانی. دوای ئەمە چ ڕێگەیەکی دیکە هەیە کە بکرێتەوە و یا بەردی بناغی بۆ دانرێت کە لە چوارچەوەی ئەم پلانە گرنگ و استراتژیانە لە بواری ڕێگەوباندا بن؟ لە ڕاستیدا ئێستا لەبەرەوەی سەرەتای ساڵە و بارودۆخی بودجە دیار نییە و ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق و حکوومەتی فیدراڵی عێراق چۆن ئەڵێ جارێ دیارێت کە حکوومەت لە عێراقیش پێک نهێنراوە ئەوە کاریگەری زۆر ئەبێ لەسەر میزانیە و ئەو پارانەی کە دەرخانەکرێت بۆ پرۆژەکان وێرە ئەوەی تا ئەم دقەیە لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2014 تا ئێستا هیچ پارێک لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراق و بۆ پرۆژەکان دابین نەکراوە تەنها لەسەر داهاتی ناخۆ بووە. بەڵام بەداخەوە ئەی بینین ئێستا حکوومەتی فیدراڵی عێراق چۆن ئەڵێ دەستیاوەتە بینەقاقەی داهاتی ناوخۆش کە وەکو مەرجێک بۆ ناردنی موچەی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەبێ 120 ملیار لە داهاتی ناخۆ بە شێوەی کاش بنێرێ بۆ حکوومەتی فیدراڵی عێراق. ئەمەش کاریگەری زۆر کردو لەسەر پرۆژەکان بۆی چاوەڕێ ئەوین بەپێ ئەوە پلانەکان ئەجوڵێ. بەڵام وەکو کارکردن زۆرێک لە پرۆژە گەورەکان ئێستا کاریان تیاکرێت بۆ نمونە ڕێگەی کۆڕێشە قڵاوە قەندیل ئەشواڵی باشی بڕیوە ڕێگەی باعەدلی ئێتید لە سنووری پارێزگای دوهۆک ئەشواڵی باشی بڕیوە کاری تیاکرێت ڕێگەی دوکان خەلەکان ئەمانە پرۆژەن کە ئومێدمان وایە هەندێکیان ئەگەر بە هەمووشی نەبێ بەشێکی لەم ساڵی 2026 تەواو بێت و بکرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. سەبارەتەوەی پرۆژەی نوێ کە بکرێ بەڕاستی ڕێگەی چۆمان حاجۆمەران کە ئەمیش بە یەکێ لە ڕێگا سەرەکیەکان و بەشێک لە تۆڕی ئارتیریەڵ شادەمار لە هەرێمی کوردستانە دانرێ ئومێدمان وایە لەم بەهارەیە بکەوێتە کارکردن. باشە بەڕێز ئاگرین یەکێک لە خاڵە گرنگەکان کە لە جێبەجێکردنی پرۆژەکانی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستاندا هەبووە بوونی کۆمپانیای ناوخۆیی و دەستی کاری ناوخۆیی بوو ئەوانەی کە کاریان لە جێبەجێکردنی پرۆژەکاندا کردووە. سەرجەم پرۆژەکانی ڕێگەوبان بە کۆمپانیا و دەستی کاری ناوخۆیی جێبەجێ دەکرێن؟ بەڵێ لە ئێستادا ینی جیاواز لە 10 ساڵ پێش ئێساکە ڕەنگە ئەو پرۆژە گەورانی کە ئێمە ناوزەد یەکەین استراتیژی بەڵام خۆی تەسمێر سەرەکیەکانی مەڵتیلین هایوەیە ئەچێتە ژێر چەتری ئەو جۆرەستان دەرە نێودەوڵەتیەوە جاران کۆمپانیای بێگانە یا بڵێن دەرەوەی هەرێمی کوردستان ئەها جێبەجێ کرد بەڵام ئێستا خۆشبەختانە کۆمەڵی کۆمپانیای باش لە ناو هەرێمی کوردستانە دروست بووە ئەوەی ئەمڕۆ کە گروپی هێمن ئەو پرۆژەی تەواو کرد پێشووتریش پرۆژەی باش و بەڕاستی بەستاندەری بەرزی تەواو کردووە هەروە گروپی با بڵێن نۆرسلاید ئاوزان
قەیوان گردین کاڤین کۆمەڵێ ناوی باشن کە ئێستا لە گۆڕەپانی کارکردنی بواری ئەندازیاری و ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە تەواو پشتیان پێ بەستین و لە ئاستێکی بەرزان ئەتوان ئەم پرۆژە گەورە و گرنگانە جێبەجێ بکەن. بەڵێ جەناب تاماژۆت بە چەند ڕێگایەکی گرنگ کرد کە ئیتر لە قۆناغی جێبەجێکردندا کاری لەسەر دەکرد، بەڵام چەند ڕێگەیەکەن کە بەردەوام زۆر قسەیان لەبارەوە دەکرێت. دووسایدەکانی نێوان هەولێرکۆیە، سۆران، هەروەها چۆمان، کەلار، دەربەندی خان، ئەوانە لە چه قۆناغێکتان؟ کەلار دەربەنی خان 100% تەواو بوو. ئێستا هاوڵاتیان بەکارێن ڕێگایەکی زۆر گونجاو بە مواسەفاتێکی باش کراوە، جۆری مەڵتی لین هایوێ وەکو ئەمانی تر و ئێستا بە تەواوەتی بەکارێن و ڕێگایەکی سەلامەتە بۆ هاتوچۆ. ڕێگای هەولێر کۆیە کارکردن تیا بەردەوامە، بەڵام ڕەنگە دیار نیە لەبەرەوەی ئەکەوێتە پشت گرد و شاخەکانەوە ئەگینا کارکردن بە شێوەیەکی چڕوپڕ ئیلاگەر بواری باران و سەرمان ڕێگر بێلێ ئەگینا ئامادە باشی تەواو هەیە و کارکردن تیا بەردەوامە. ڕێگەی کۆڕە شەقڵاوە قەندیل کارکردن تیا بەردەوامە. بۆ نمونە باسی ئەوەت کرد هەولێر بۆ سۆران بۆ حاجۆمەران ئەمە ناوچەیەکی شاخاوی زۆر سەختەوە دروستکردنی ڕێگە لەم شوێنانەیە هەم بودجێی زۆر گەورەی ئەوێ هەم کاتی ئەوێ بۆیە بە قۆناغ ئەکرێ پارچە کراوە. بۆ نمونە 2 ساڵ پێش ئێستا سپیرک خەلیفان کرا بە مواسەفاتێکی زۆر بەرز. ئێستا ئەخەریکی تەسمیمکردنی ناو زارگەلین ئەو 10 کیلۆمەترە چۆن بکەین بە دووسایت ئەمانش کات و بودجێ ئەوێ ئومێدوای ئینشەڵڵا لە داهاتووە ئەم پرۆژانە زۆری ئەکەوێتە ژێر ئەنجامدانەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی یاریمی کوردستان. سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.